كذا أو سالنا الباقو چاکان بیچوە باشە بۆ قەت مکیازەکان لە بیناچی هەر بڵێ ئەڕۆینە دەرەوە ها لا ئەوێنە بەرناکەوێ کوراخی چێ بەڕۆ لای ئەوما ئیمجا من ئێرەم هیچ بەدڵ نییە بە قوڵمان ئەچینە ئەو یاڵە ئێرە پڕی زگورت و خۆڕیمێ مەژنمان لەگەڵ سیرێکم باوکی باوکو تۆ سەی داخی مامێکی نەزانە هەیفاوابی و ناسی عەجەمی لەگەڵایە ئەو هەموو بەرخە لەو سەرجارەی پیاسەکە کەس سێری نەکە چێ سێری ئامۆژمەکە ما ماڵی دار قوزدەڵ قورتە خاڵش دەورە پڕ بەخوا نام بەخوا نام بێم دوای زەمم بکەن خاڵش دەور ڕسم بگرە بەخوا ڕسم ناگرم ئەوانی ڕێکسێ بەردەکەم خارە ڕسمەوە ئێستا ڕسم ناگرم خەریک ئەمرێ بۆ دایک خوشکێ قوربانم دایک بۆ منی بیر هەر بیر نەما من چێ دایکە ئەمە گۆزروانە و تۆڵەکەی ئەمە یەکەم جەمیدە بۆستان براژنە گڕی گرتە و بۆ سێران بارانەکەی هێنا خوا با بەناوی دەنیا براژۆمە جەڵانە داگرە منجەڵی چینی نۆکم دانەوە نبینی سی دوو لەرندا بەنی نۆک ئەی بۆ دانابەزی دژەخۆرەکەم بیچۆ ڕەشەم زۆر سپید ئەرە وەڵڵا ئەڵەی بەرخە تورکیم ئەڵەی بەرخە تورکیم بەس ئەم مانگە ڕەشەمێ بۆیە گورەوە نەوتەکەیە نۆفیسی داکە خۆم پچکردووە ئەکماڵە بە قوڕ من نەدوخواڵم خۆم پچکردووە كاكا رحيم مالك من هاتنا شوفوا سفرة كردستان خوش هاي عزيز ويسكي ويسكي خوش تقصادي فاول تفن السرم بۆ مەکتەبەکەەوە نازانم عيب مني توخ سمكة